بە هیوای کاتەچی بە سوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 95 زانیاریەکانت ساغ بکەوە. سادەترین کەرتەکان. هەموو کەرتەکان بە سادەترین شێوە بنووسە. سادەترین شێوە واتە هیچ کۆڵکەی هاوبەش نابی بمێنێ لە مابەینی سەرە و ژێرەی کەرتەکە بێگومان بێجگە لە یەک. پرسیاری ژمارە 1 6 10/8 بە سادەترین شێوە نەنووسرایە چونکە ئەمن دەتوانم 6 و 8 10/2 کەم. 10/2 دەکەم دەبیتە سەرا دەبیتە 3 ژێرش 4. ئێستا 3 چارەک بە سادەترین شێوە نووسرایە هاوتاشە لەگەڵ کەرتی 8 بەش ببورن 6 بەش لە 8 بەش هەتا بتوانم 10 بەشکەم دەبی ئەمن هەر 10 بەشکەم سەرە و ژێرە بەسەر هەمان ژمارە هەتا کەرتەکەی خۆم سا دەکەم. ئەمن ئەگەر هەر لێرە دیسان تەماشای پرسیاری 6 بکەم هەتا زۆر لاپەڕەکەی نەجوولێنمەوە. پرسیاری 6 سەرە و ژێرەی 10 بەشی چ بکەم؟ هەمیشە دەتوانم بە 2 دەست پێ بکەم چونکە ژمارەکانم جووتن. ئەگەر جووت بوون دەتوانم هەمیشە 10 بەشی 2 بکەم. بیر دەکەم و ئایا دەتوانم 10 بەشی 4 بکەم؟ ناتوانم. 54 10 بەشی 4 بکەم. ئایا دەتوانم 10 بەشی 6 بکەم؟ بەڵێ با 10 بەشی 6 بکەم. 48 10 بە 6 8 جاران 6 48. 54 10 بە 6 ببوورن لێرە بنووسم 6 یەکسانە بە 48 10 بە 6 دەکاتە 8. 54 10 بە 6 یەکسانە بە 9. ئێستا بە سادەترین شێوە منووسی 8 بەش لە 9. بەڵام ئەگەر زوو نەزانم پێویست ناکە 10 بەشی 6 کەم 10 بەشی 2 دەکەم یەکەم جار کە 10 بەشی 2 کرد دەبیتە 24 سەرە ژێرەش دەبیتە 27. ئەو جارەکی دیکە دیسان سەرە و ژێرەی 10 بەشی 3 دەکەم ئەو کات دەبیتە 8 بەش لە 9 بەش هەمان شتە. کەواتە پێویست ناکە پەلەپەل بکەم نەمزانی 10 بەشی کۆڵکەی بچووک دەکەم. پرسیاری 11 تۆزەک ڕەنگە بیرکردنەوەی بووێ چونکە ئەمن لێرە تەماشای ژمارەکانی خۆم دەکەم ناتوانم 10 بەشی 2 بکەم چونکە 39 تاکە. ناتوانم 10 بەشی 3 بکەم چونکە 26 10 بەش 3 ناکرێ. ناتوانم 10 بەشی 4 کەم هیچ کامەیان 10 بەشی 4 ناکرێن. ناتوانم 10 بەشی 5 کەم چونکە خانەیەکان نە 5 نە 0. ناتوانم 10 بەشی 6 کەم. ناتوانم 10 بەشی 7 کەم. ناتوانم 10 بەشی 8 کەم. 10 بەشی 9 ناکرێ. 10 بەشی 10 ناکرێ خانەیەکان 0 نییە. 10 بەشی 11 ناکرێ. 10 بەش 12 ناکرێ. 10 بەش 13 دەکرێ. کەواتە ئەمن دەبێ هەر بڕۆم هەتا دەگەمە ئەنجام. هەندێک جار 10 بەشی هیچ ناکرێ بێگومان بەڵام لێرە ئەمن نابی کۆڵ بدەم. 26 10 بەش 13 یەکسانە بە 2. 39 10 بەش 13 یەکسانە بە 3. ئەو کەرتەم لەسەر ئاسانترین شێوە سادەترین شێوە نووسی. پرسیاری 2 زۆر ئاسانە. سەرە و ژێرەی 10 بەشی 5 دەکەم دەکاتە نیو. پرسیاری 7 زۆر ئاسانە.
دەتوانم دابەشی 10 بکەم یان دابەشی 100 بکەم، بەڵام لێرە ڕێیەکی دیکە هەیە کە ئەویش هەر دابەشی 10 و 100، بەڵام ئەو سفرە لای دەبەم لەگەڵ ئەو سفرەی، ئەو سفرەش لا دەبەم لەگەڵ ئەو سفرەی، دەمینێتەوە 9 1 لە 2. پرسیاری ژمارە 12 ببورن. سەرە و ژێرەی دابەشی گەورەترین کۆڵکەی دەکەم کە 4. دەتوانم بێگومان دابەشی 2 بکەم یەکەم جار، ئەو دیسان دابەشی 2 بکەم، بەڵام من یەکسەر دابەشی 4 دەکەم، دەبیتە 3 لە 4. پرسیاری 3 سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم، دەبیتە 1 بەسەر 3. پرسیاری 8 سەرە و ژێرەی دابەشی 5 دەکەم، دەبیتە 5 لە 2. بێگومان یەکسان ئەو کەرتانە هەموو هاوتای یەکترینە. لێرەش سەرە و ژێرەی دابەشی 3 دەکەم، دەبیتە 5 لە 3. پرسیاری 4 سەرە و ژێرەی دابەشی 9 دەکەم یەکسەر، بێگومان دەتوانم بە 3 دەست پێ بکەم، بەڵام ئەمن یەکسەر دابەشی 9 دەکەم، کاتم زۆر نییە، دەبیتە 2 لە 3. لێرە پرسیارەکەی دیکە پرسیاری 9 سەرە و ژێرەی کەرتەکەم دابەشی چەندی بکەم؟ با دابەشی 8 بکەم یەکەم جار. 8 دابەش 8 10. 64 دابەش 8 8. هێشتا مایە کۆڵکەی هاوبەش، دابەشی 2 دەکەم. دابەشی 2 دابەش 2 5 لە 4. 5 بەش لە 4. پرسیاری 14 سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم، دەبیتە 3 لە 16. 3 بەش لە 16 بەش. پرسیاری 5 سەرە و ژێرەی دابەشی 3 دەکەم، دەبیتە 4 لە 3. لێرە کەرتەکان کە سەرەیان گەورەترە لە ژێرە لە 1 گەورەترن، ئەو کەرتانەی سەرەیان بچووکترە لە ژێرە لە 1 بچووکترن، ئەوە زۆر گرنگە. پرسیاری 10 دەتوانم بە 2 دەست پێ بکەم، دابەشی 2 سەرە و ژێرە کەرتەکە چی لێدێ یەکسان دەبی بە 42 لێرەش 48. دیسان دابەشی 2 دەبی بە 21 بەسەر 24. دیسان دابەشی 3 دەبیتە 7 لە بەش لە 6 بەش. دابەشی لە 8 بەش ببور 7 بەش لە 8 بەش. ئەوانە هەموو ئەو کەرتانە هاوتانە. 7 لە 8 21 لە 24 42 لە 48 84 لە 96. هەموو کەرتی هاوتانە. کەواتە دابەشی چەندم دەتوانی بکەم یەکسەر؟ لێرە 2 لێرەش 2 4 لێرەش 3 4 جاران 3 12. ڕەنگە یەکسەر بمتوانی بە دابەشی 12 بکەم، چونکە 7 جاران 12 2 جاران 7 4 7 جاران 1 7 یەکیش 8. کەواتە یەکسەر دەمتوانی دابەشی 12 بکەم، بەڵامە من نەمزانی دابەشی 12 دەکرێت. تۆزە یەکەم جار دابەشی 2 کرد، دیسان دابەشی 2 کردەوە، ئەو جارەی دابەشی 3 کرد، هەتا ئاسانترین سادەترین شێوەم بەدەست کرد 7 بەش لە 8 بەش. ئەوەش تەواو بووم، دێمە لای پرسیاری ژمارە 15. 17 دابەش 51
هەردوو ژمارەکان تاکن کەواتە ناتوانم دابەشکەم نە بەسەر 2 نە بەسەر 4 نە بەسەر 6 نە بەسەر 8 نە بەسەر 10 نە بەسەر 12 نە بەسەر 14 بەڵام ناتوانم دابەشکەم بەسەر 3 حەفدە دابەش نابی بەسەر 3 ناتوانم دابەشکەم بەسەر 5 چونکە خانە یەکان نە 5 نە 0 دەتوانم دابەشکەم ئەوەی ڕاستی بی بەسەر 17 سەرە و خوارێ دابەشی 17 سەرە دەبیتە 1 ژێرەش دەبیتە 3 ئەوە تەواو بووم لێرە بێمە لای کۆکردنەوە و لێدەرکردنی کەرتە لێکچووەکان وابزانم لێرە مەبەستی کەرتی لێکچوو ژێرەی کەرتەکان هەمان ژمارەیە ئەگەر تەمەشاکەین ژێرەکانیان هەموو وەکو یەکە ئەگەر ژێرەی کەرت وەکو یەک بوو زۆر ئاسانە کۆکردنەوە و لێدەرکردن ئەگەر ژێرەی کەرت وەکو یەک نەبوو ئەوە ئەمن دەبی ژێرەکانیان ڕێک بێخم بە جۆرەك لە جۆرەکان کەرتەکی هاوتا ببینمەوە هەتا ژێرەکان ببیتە هەمان ژمارە دەنا هەرگیز ناتوانم کەرت نەکۆکەمەوە نە لێدەرکردن ئەنجام بدەم بەڵام لێرە چونکە کەرتەکان ژێرەیان یەکە تەمەشا دەکەم زۆر ئاسانە پرسیارەکە دوو بەشە کە کەرتەکەم کۆ کردەوە یان لێدەرکردنم ئەنجامدا دەبی ئەمن وەڵامەکەم بە سادەترین شێوە بنووسم پرسیاری 16 تەمەشا دەکەم ژێرە یەکە یەک ژێرە هەمیشە ژێرە هیچ کۆ ناکرێتەوە تەنیا یەک ژێرە دەنووسرێ تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکرێتەوە یەک کۆ یەک دەبی بە 2 ئەو کەرتە بە سادەترین شێوە نووسرایە پێویست ناکە ئەمن هیچ خۆممان دیکەم پرسیاری 20 ژێرە یەک ژێرەی دەنووسم سەرش کۆ دەکەمەوە دەبیتە 5 لە 6 سادەترین شێوەیە هیچ ناکەم پرسیاری 24 یەک ژێرەی دەنووسم 4 کەم 2 یەکسانە بە 2 بە سادەترین شێوە نووسرایە کۆڵکەی هاوبەش نەمایە ژمارەکان هیچ کۆڵکەکی هاوبەش نێدا بەشکەم سادەترین شێوەیە خۆممان دی ناکەم پرسیاری 17 یەک ژێرەی دەنووسم لێرە سەرە کۆ دەکرێتەوە 3 کۆ 1 دەکات 4 سادەترین شێوەیە هیچ ناکەم پرسیاری 21 یەک ژێرەی دەنووسم 1 و 7 یەکسانە بە 8 لێرە ڕادەوەستم ئەوە سادەترین شێوە نییە کۆڵکەی هاوبەش کە 2 دەبی ئەمن سەرە و ژێرەی دابەشی 2 بکەم 8 ئەگەر دابەشی 2 بکەم یەکسان دەبی بە 4 دەبی بنووسم یەکسانە بە 4 12 دابەشی 2 دەکاتە 6 هێشتا کۆڵکەی هاوبەش هەیە کەواتە یەکسەر بە ئەمن سەرە و ژێرەی هەر لێرە دابەشی 4 بکەم 8 دابەش 4 چونکە جێم نییە با یەکسەر دابەشکەم 8 دابەش 4 2 12 دابەش 4 دەکا 3 2 لە 3 سادەترین شێوەی 8 لە 12 ئەوەش تەواو بووم لێرانە دەچمە لای پرسیاری ژمارە 25 یەک ژێرەی دەنووسم سەرەکان لێدەر دەکەم 6 کەم 2 4 سادەترین شێوەیە خۆمماندی ناکەم پرسیاری 18 یەک ژێرەی دەنووسم 3 کۆ 1 دەکات 4 سادەترین شێوە نییە سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم کەرتەکەم دەبیتە نیو پرسیاری 22 یەک ژێرە دەنووسرێ سەرا 3 یەکی لێ بڕوا دەکاتە 2 سادەترین شێوە نییە سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم دەبیتە نیو 2 دابەش 2 1 و 4 دابەش 2 2 یەک ژێرەی دەنووسم لێرە پرسیاری 26 7 یەکی لێ بڕوا
دەکاتە 6 ئەوجا دابەشی 2 دەکەم سەرە و ژێرە دەکاتە یەکسان دەبی بە 3 لە 4 3 چارەک. ئەوە ئاسانترین سادەترین شێوەی کەرتی 6 لە 8. پرسیاری 19 یەک ژێرە دەنووسم ئەنجامی سەرجەمی کۆکردنەوەکە سەرەکەش کۆ دەکەمەوە 5 و 1 دەکا 6 6 دابەش 6 دەکا ئەگەر سەرە ژێرەی دابەشی 6 بکەم دەکا 1 دابەش 1 دەکاتە 1 تەنیا یەکی تەواو کەرت نەما. پرسیاری ژمارە 23 یەک ژێرەی دەنووسم کە 8 5 3 لێ بڕوا دەبیتە 2 ئەوجا کەرتەکەی دابەشی 2 دەکەم سەرە و ژێرە دابەش 2 دابەش 2 کەرتەکە چی لێ دێ دەبیتە 2 دابەش 2 1 8 دابەش 2 4 دەبیتە 1 چارەک 1 چارێک. پرسیاری 27 یەک ژێرەی دەنووسم کە 4 سەرەکەش سەرەی کەرتەکەی 3 لێ بڕوا دەبیتە 10 ئەوجا سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم دەبیتە 5 لە 7. تەواو بووم لەو پرسیارانەش. دێمە لای ئەژمێرکردنی هزری و هاوکێشەکان. پرسیاری ئەژمێرکردنی هزری بۆ شیکاری پرسیارەکان بەکاربێنە دەبا بنووسرا بە هاوکێشەکە شیکار بکە بەڵام نەنووسرایە. پرسیاری 28 9 فاریزە 3 لە 10 کۆی دەکەمەوە لەگەڵ ژمارەك دەکاتە 12 فاریزە 5. ئایا ئەو ژمارە چییە کە خۆی شاردیتەوە لە ژێر ئەو پیتە؟ ئاسانترین ڕێ ئەوەیە کە باسی شیکاری پرسیار دەکەین واتە ئەو پیتە چ ژمارەکە چونکەوە هاوکێشەیە لای ڕاست و لای چەپ بەقەد یەکە وەکو یەکە هەندی یەکە. لە خۆم دەپرسم ئایا ئەمن چ ژمارەک ئەگەر کۆی کەمەوە لەگەڵ 9 شتێک دەبیتە 12 و شتێک واتە ئایا ژمارەکە 2 3 چەندە؟ هەتا ژمارەکەم بەدەست بێ ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو ژمارەی کەم ئەو ژمارە واتە پیتی یەکسانە بە 5 3 لێ بڕوا دەکا 2 فاریزە دێتە خوارێ 2 9 لێ بڕوا نابی 12 9 لێ بڕوا دەبیتە 3 کەواتە پیتی یەکسانە بە 3 ژمارەی تەواو 2 لە 10 چونکە ئەگەرە من 3 کۆ بکەمەوە لەگەڵ 9 دەبیتە 12 لێرەش لە پاش فاریزەی 3 هەیە کۆی بکەمەوە لەگەڵ 2 دەبیتە 5 ئێرە 12 و نیو. شیکاری پرسیارەکە ئەو هایە دەبی بنووسم پیتەکە دەکاتە چەند. پرسیاری 31 ژمارەکم هەیە کە 160 لێ لا دەبم هێشتا دەمینێتەوە 520 کەواتە ژمارەکە دەبی لە 500 گەورەتر بی. چەندە؟ هەتا بزانم پیتی چەندە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 0 کۆ 0 هەر 0 2 کۆ 6 8 5 کۆ 1 یەکسانە بە 6 کەواتە پیتی دەکاتە 680. ئەگەرە من 680 بینم 160 لێکم کەمەوە دەکاتە 520 کەواتە شیکارەکەم ڕاستە. پرسیاری 29 لێرە ژمارە 4 جارانی پیتەک کە نازانم چ ژمارەکە دەکاتە 128. لێرە جاران هەیە بەڵام نەنووسرایە هەتا ئەمن بزانم ئەو پیتە چ ژمارەیەکە و خۆی شاردیتەوە لە ژێر ئەو پیتەی ئەمن چ دەکەم ئەو 120 دەینم دابەشی 4 دەکەم 128 دابەش 4 پیتی دەردەچی کەواتە پیتی یەکسانە بە 12 دابەش 4
دەکاتە سێ. هەشتیش دابەش 4 دەکاتە 2 کەواتە پیتی م یەکسانە بە 32. ئەو جا من ئەگەر بمەوێ ساغکەمەوە 4 دەینم لێکی دەدەم لەگەڵ 32 بزانم دەکاتە 128 یان ناکە. ئەگەر کردی شیکارەکەم ڕاستە، ئەگەر نەیکرد ئەوە هەڵم کردیە. پرسیاری 32 0 فاریزە 12 لە 100 یەکسانە بە پیتی ب دابەش 0 فاریزە 6 لە 10. هەتا ئەمن بزانم ئەو ژمارەی ئێرە چەندە، ئەو دوو ژمارانە لێک دەدەم، جارانی یەکیان دەکەم. دەنووسم 12 جاران 6. پێی ناوێ فاریزەکان بنووسم جارێ لە کاتی لێکدان. 2 جاران 6 یان 6 جاران 2 دەکات 12. 6 جاران یەکیش دەکات 6 لەگەڵ ئەو یەکەی 12 دەکاتە 7. دەکاتە 72. ئێستا دەبی بزانم فاریزەکەی لە چێدانێ. دەچمە لای یەکەم ژمارە، دەبینم 2 خانەم هەیە لە لای ڕاستی فاریزە. تەنیا لای ڕاستی فاریزە گرنگە. لێرەش 1 خانەم هەیە، 2 1 دەکات 3 کەواتە دەبی ئەمن لە لای ڕاستەوە 3 خانەی بژمێرم، ئەو جا فاریزەی دانێم. ئەوە 1 خانە، ئەوەش 2 خانە، ئەدی خانەی 3 نییە، بەخۆم دەبی سفرەکی دانێم، ئەو جا فاریزەی دانێم، ئەو جا سفرەکی دانێم. کەواتە پیتی ب یەکسانە بەو ژمارەیە 0 فاریزە 72 بەش لە 1000. ئەوە پیتی ب. شیکاری پرسیارەکە دەبی پیتی ب یەکسانە بەو ژمارەیە. ئەوها دەبی بنووسم ب دەکاتە 0 فاریزە 0.72. ئەگەر بمەوێ ساغکەمەوە دەچمە لای دەستی چەپ، ئەو ژمارەی دەینم دابەشی 0 و 6 دەکەم، بزانم دەکاتە 0.12. بەڵێ دەکاتە 0.12. ئەگەر کاتم نەبوو بە بژمێر 0 لێرە ئەمن ئەوها بە بژمێر 0 فاریزە 0.72 دابەشی 0 فاریزە 6 دەکاتە 0 فاریزە 12. ڕاستە. پرسیاری 30 ژمارەکەم هەیە 5 و شتەکە یەکسانە بە 5 و 27 کەم ئەو ژمارەیە کە نازانم چەندە. ئایا ئەو ژمارەیە چەندە لێرە؟ هەتا بزانم ئەو ژمارەیە چەندە لێرە، ئەو ژمارەی دەینم کەم ئەو ژمارەیە. یەکسەر دەردەچی پیتی س چەندە، کەواتە پیتی س یەکسانە بە 8 یەکی لێ بڕوە دەکاتە 7. 2 یەکی لێ بڕوە دەکاتە 1. فاریزەکەش بێتە خوارێ. 5 5 لێ بڕوە دەکاتە 0. تا بمەوێ ساغکەمەوە 5 ژمارێتەوە 28 دەینم 0.7 لێ دەردەکەم. ئەگەر کردیە 5 و 11 ئەوە ڕاستە، ئەگەر نەیکردەوە هەڵەیە. پرسیاری 33 ژمارەکەم هەیە دیار نییە، ناوم لێ نایە د، کە کۆی دەکەمەوە لەگەڵ 3 فاریزە 7 لە 10 دەکاتە 603. دەکاتە 603. هەتا بزانم ئەو ژمارە چەندە، ئەو ژمارەی دەینم کەم ئەو ژمارەیە. واتە ئەم لێرە 603 کەم 3 ژمارەی تەواو 7. بەڵام لە چێ بنووسم ژمارە فاریزەکە؟ ئەو ژمارەیە فاریزەی نییە، دەبی بە خۆم فاریزەکی لۆدانێم، سفرەکیش لێرە دانێم. هیچ لە بەهایەکەی کەم نابتەوە، زیادیش نابی. ژمارەکەی دیکەم 3 ژمارە تەواوەکە خانەی یەکان، ئەو خانەی یەکانە لەژێر ئەو خانەی یەکانەی دەبی دانێم. فاریزە لەژێر فاریزە 3 7یش چونکە لە لای ڕاستی فاریزێ دەبی لەژێر ئەو سفرەی ئێرەی دانێم. ئەو جا لێدەرکردن ئەنجام بدەم.
سفر حەفتی لێ بڕوا نابی، دەبی ئەو سێ خورد کەمەوە. سێکە دەبیتە 2، سفرەکەش دەبیتە 10. 10 حەفتی لێ بڕوا 3 فاریزە دێتە خوارێ. لێرە 2 سێی لێ بڕوا نابی، 2 گچکەیە. ناچارم ئەو شەشەی خورد کەمەوە. شەشەکە ببیتە 5، 2ەکە دەبیتە 12، ئەو سفرەی ئێرەش دەبیتە 9. 12 سێی لێ بڕوا، ئەو 12ی ئێرە ئەو سێی لێ بڕوا دەکاتە 9. ئەو 9ی ئێرە لێرە هیچ نییە، سفر هەیە وەکو خۆی دێتە خوارێنەوەیەکە. ئەو 5ی ئێرە لێرە هیچ نییە، 5ەکەش وەکو خۆی دێتە خوارێ. واتە ئەمن ئەگەر ژمارە 599 فاریزە 3 کۆ بکەمەوە لەگەڵ 3 فاریزە 7، 603 بەدەست دێ. 603 با بچم بزانم ڕاستە یان نا. 599 فاریزە 3، 599 فاریزە 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 فاریزە 7، بزانم دەکا 603. بەڵێ کردیە 603. ئەوە هەر لۆ خۆشی بشزانم ڕاستە. ئەگەر بەخۆم تاقیکردنەوە نەبوو بژمێرم هەبوو دەتوانم تەمەشاکەم. دێمە لای کەرتەکان و ژمارە کەرتدارەکان. لەسەر شێوەی ژمارەی کەرتدار بنووسە. ژمارەی کەرتدار هەمیشە لە 3 شت پێکاتە. یەکێک لێرە تەواو، ئەوجا ئەوە 2 بی، 3 بی، 4 بی، 8 بی. پاشان کەرتەکیشی پێوە لکاوە، ئەوجا ئەو کەرتە 1 لەسەر 5 بی، 6 لەسەر 15 بی، هەرچ بی ئەوە ژمارەی کەرتدارە. 3 شتە. لێرە ئەمن دەبی لەسەر شێوەی ژمارەی کەرتدار بنووسم. زۆر ئاسانە. تەنیا ئەمن ژمارەی کەرتدار واتە سەرەی کەرتەکەی گەورەترە لە ژێرەکەی، ئەو جا دەتوانم لەسەر شێوەی ژمارەی کەرتدار بنووسم. 10 بەش دەکەم. 18 10 بەش 5. چەند 5 هەیە؟ چەند 5 هەیە لە 18؟ 3 هەیە، چونکە 3 جاران 5 دەکا 15. ئەمن 18م هەیە، چەند ماوە لە 18کەی 15 بڕوا؟ 3. هەمیشە 3کەی لەسەرێ دەنووسم، هەمان ژێرە لێرە دەنووسمەوە. ئەوە زۆر گرنگە. ئەو ژمارە کەرتدارە بووە چ؟ 3 تەواو، ئەو 3 تەواوە، ئەوەش کەرتە. 3 تەواو 3 لە 5. لێرە 7 10 بەشی 6 دەکەم، 1 تەواو هەیە، 1 جاران 6 لە 7کەی 1 دەمینێتەوە، هەمیشە 10 بەش هەمان ژێرە. واتە 1 تەواو 1 بەش لە 6، هەمان شتە وەکو 7 بەش لە 6. لێرە 16 بەش لە 15، 1 تەواو هەیە دەمینێتەوە 1 لە 15. پرسیاری 37 1 تەواو هەیە 4 10 بەش 3 دەمینێتەوە 1 10 بەشی هەمان ژێرە. زۆر ئاسانە. پرسیاری 38 21 10 بەش 8 3 جاران 8 24 2 تەواو هەیە، 2 جاران 8 16. چەند ماوە؟ 21 16ی لێ بڕوا 5 ماوە، چونکە 16 17 18 19 20 21 10 بەش 8. تەواو بووم لە ژمارەی کەرتدار و کەرت کە سەرەی کەرتەکەی گەورەترە لە ژێرەکە. لەسەر شێوەی کەرت بنووسە. لێرە ئەمن ژمارەی کەرتدارم هەیە، دەبی بیکەمە کەرت. چ دەکەم؟ 8 جاران 1 8 کۆ 5 13
دابەشی هەمان ژێرە هەشتا. ئەوانە هاوتانە، ئەو ژمارە و ئەو ژمارە، یەکەچیان کەرددارە، یەکەچیان تەنیا کەردە. 2 جاران 7 4دا، کۆی دەکەمەوە لەگەڵ یەکەکەی سەرێ 15 دابەش 2. 15 دابەش 2. 3 جاران 3 9، کۆ 2 دەکاتە 11 دابەش 3. 2 جاران 5 10، دا کۆ 4 4دا دابەش 5. هەمان ژێرە. لێرە یەکەم جار کۆیە جارانە، دوایە دەبیتە کۆ. 4 جاران 7 یان 7 جاران 4 28، کۆ 3 28 29 31 دابەش 7. ئەوەش تەواو. بێمە لای دووهەمین پرسیار کە هەز دەکەم زۆر زۆر گرنگە. ئەوە پرسیارەکی زۆر گرنگە، ئاسانیش نییە. خەمڵاندنی کرد، چونکە زۆر جار پێویستە بزانین کرد بخەمڵێنین. خەمڵاندنی کرد واتە ئەو کردەی کە هەمە ئایا لە چ ژمارەك نزیکە. ئایا نزیکە لە 0 یان نزیکە لە 9 یان نزیکە لە 1 یان گەورەترە لە 1. هەندێک جار لێم دەپرسن ئایا کەرتەکە گەورەترە لە 1 یان گچکەترە لە 1. بەڵام لێرە لێم دەپرسن ئایا کەرتەکە نزیکە لە 0 یان نزیکە لە 9 یان نزیکە لە 1. ئەو کەرتانەی نزیکن لە 1 سەرە و ژێرەیان دوو ژمارەی لە 1 نزیکن، واتە بۆ وێنە ئەگەر لێرە 9 بی لێرە 10 نزیکن لە 1. ئەگەر لێرە بۆ وێنە 11 بوو لێرە ڕەنگە 13 بی. ئەوە لە 1 نزیکە ئەو کەرتە، چونکە سەرە و ژێرە نزیکی یەکن. بۆ وێنە 2 لێرە 3 زۆر نزیکە 2 و 3. بۆ وێنە لێرە 20 لێرە 22. ئەوانە هەموو نزیکن لە 1. ئەو کەرتانەی نزیکن لە 0 سەرە و ژێرە زۆر لە 1 دوورن. بۆ وێنە لێرە 1 لێرە 10 دوورە لە 1 لە مابەینی 1 و 10 2 هەیە و 3 هەیە و 4 هەیە و 5 هەیە و 6 هەیە و هەتا دوایی. یان بۆ وێنە 2 لە 25 ئەوە زۆر لە 1 دوورن. ئەوە نزیکە زیاتر لە 0. ئەو کەرتانەی نزیکن لە 9 بۆ وێنە ئەگەر ژێرەکە 8 بوو نیوەی 8 4، بەڵام ئەمن کەرتەکەم ڕەنگە 5 بی. ئەوە لە 9 نزیکە، چونکە 5 نزیکی 4 نزیکە لە 9. بۆ وێنە ئەمن ئەگەر ژێرەی کەرتەکەم 10 بی لێرانە 5 نیوەی 10 ڕەنگە کەرتەکەی من 6 بی. ئەوە نزیکە لە 9. ئەوها ئێستا با تەماشاکە. کەرتی 2 لە 9، کەرتی 2 بەسەر 9 لە 1 دوورن 2 و 9. ئەوە زیاتر ئەو کەرتە نزیکە لە 0 بەڕای من، چونکە نیوەی 9 4 و نیوە. ئەگەر 5 بە دەمانگوت نێزیکە لە 9، بەڵام 2 نزیکترە لە 0. ئەو کەرتە ئەگەر 8 لە 8 با دەبووە 1، بەڵام 7 زۆر نزیکە لە 1، بەڵام 1 نییە، 1 تەواو نییە، نزیکە لە 1. ئەو کەرتە نیوەی 15ی 7 و نیوە. لێرەش 7 زۆر نزیکە لە 7 و نیوی، کەواتە ئەو کەرتە زۆر زۆر نێزیکە لە 9، زۆر نزیکە لە 9. ئەو کەرتە 5 لە 8 نیوەی 8 چەندە؟ 4. ئەمن 5م هەیە، کەواتە ئەوەش نزیکە لە 9، نزیکە لە 9. ئەو کەرتە 5 لە 12
نیوەی 12:06 ئەمن 5 هەیە، ئەوەش نزیکە لە نیو. ئەو نزیکبوونە زۆر زۆر گرنگە خوێندکاری ژیر، هەتا پێت بکرێت تەماشای کەرتەکان بکە بزانە نزیکن لە چ. ئەگەر سەرەی کەرتەکەت کەمتر بوو لە ژێرە، ژمارەکە هەمیشە کەمترە لە 1. ئەگەر سەرەی کەرتەکەت نیوەی ژێرە بوو، ئەوا دەکا نیو هەمیشە. ئەگەر ژمارەک بوو نزیک بوو لە نیو، ئەوە نزیکە لە نیو. ئەگەر سەرە و ژێرەی کەرتەکەی زۆر لە 1 نزیک بوون، دوو ژمارەی لە 2-1 دێن یان زۆر نزیکن، ئەوە کەرتەکەت نزیکە لە 1. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 95، دێمە کۆتایی ئەو وانەیە. هیوادارم ڕوونکردنەوەکانم ڕوون بن و هیوادارم چاوپۆشیش بکەن لە هەڵە و کەم و کورتیەکانم، چونکە زۆر جار هەڵە ڕوودەدا لە کاتی قسەکردن و نووسین ژمارەک بە هەڵە دەخینمەوە یان بە هەڵە دەنووسم، بەڵام چونکە ژمارەکە ڕاهێنانەکانی دیکەم ڕاست شیکار کردیا، هیوادارم بزانی کە ئەوە هەڵەکان ناتوانم ئەمن زۆر زۆر کۆنتترۆلم لەسەریان هەبی و ناتوانم وانەکەی دووبارەکەمەوە تەنیا لەبەر هەڵەکیان دوو هەڵا کە ئاسانە بە خۆت بزانی لەبەرچ ئەو هەڵانە کراینە. هەتا ئەوانەی داهاتوو لاپەڕە چینوێ ڕەنگە بابەتە چینوێ هەر بژی.